سوپای تورکیا ئەشکەوتەکەی شێخ ئەحمەدی بارزان دەتەقێنێتەوە و سەرەڕای پرۆسەی ئاشتیش هێرشەکانی بەردەوامە. ستاندەر زانیاری نوێ لەبارەی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی و کێشەکان لەسەر پێکێنانی حکوومەتی نوێ ئاشکرا دەکات. داناغاز بەرهەمهێنانی نەوتی کوردستان بەڕێژەی 175 بەرز دەکاتەوە. حکوومەتی هەرێمیش هیچ قازانجێکی ئەوتۆ ناکات. کامەران عوسمان بەرپرسی دیسکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT ئەمریکی ڕاگەیان لە چوارچێوەی بۆردومان و هێرشە یەک لە دوای یەکەکانی سوپای تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان 5 ئەشکەوتی سروشتی بە ئامانج گیراون و تەقێنراونەتەوە. ناوبرا و ئاماژەی بۆ ئەوەش کرد ئەو ئەشکەوتانەی تەقێنراونەتەوە هیچیان لەژێر کۆنتڕۆڵی گەریلاکاندانین و ئەشکەوتی سروشتین. وتیشی یەکێک لە ئەشکەوتەکان ئەشکەوتی شێخ ئەحمەدی بارزان بووە کە تورکیا تەقاندوویەتەوە. ئەو بەرپرسەی ڕێکخراوە ئەمریکیەکە دەژڵێت تورکیا دەوێت لەو ماوەی قەندیل ئاگربەستی ڕاگەیاندووە هەموو ئەو ئەشکەوتوتنێلانە لەناو بەرێت کە دەکرێت گەریلا دواتر سوودیان نێوەر بگرێت. بەپێی زانیاری ستاندەر تاوەکو ئێستا ڕێکەوتنی پارتی و یەکێتی تەنها دابەشکردنی دەسەڵاتەکانی بەسەر دامەزراوە جیاجیەکان گرتوتەوە، بەڵام ئەوەی تایبەتە بەس دابەشکردنی پۆستەکان تاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێکی لەسەر نەکراوە. بەپێی زانیاریەکانی ستاندەر دابەشکردنی پۆستەکان بە 3 ئاست دابەش کراوە. ئاستی یەکەم وەزارەتە خزمەتگوزاریەکان، ئاستی دووەم وەزارەتە سیادیەکان و ئاستی سێم دابەشکردنی سەرۆکایەتیەکانە. بەڵام لەسەر وردەکاری ڕێکەوتنیان تاوەکو ئێستا هیچ لایەکیان نەگەیشتوونەتە ڕێکەوتن و چاوەڕێ دەکرێت دوای پشوەکانی جەژن گفتوگۆکان لەسەر دابەشکردنی پۆستەکان دەست پێ بکاتەوە. هاوکات بەهۆی جیاوازی تێڕوانینەکان و داواکردنی پۆستە سیادیەکان لەلایەن یەکێتیەوە ڕەنگە پێکێنانی حکوومەت کاتی زیاتری بوێت. سەرەڕای ئەوەی پێشتر دەیانوت دوای جەژن ڕاستەوخۆ حکوومەتی نوێ پێک دەهێنن، بەڵام بەپێی زانیاری ستاندەر جارێک کاتی زیاتری دەوێت تا دەگەنە ڕێکەوتن. بەپێی راپۆرتی کۆمپانیای داناغازی ئیماراتی ئاستی بەرەمێنانی غاز لە کێڵگەی کۆرمۆر بەڕێژەیەکی بەساو زیادی کردووە و گەیشتۆتە 525 میلیۆن پێسێجە. ئەمەش بە بەراورد بە ساڵی 2017 ڕێژەکە 75% زیادی کردووە. بەپێی زانیاری ستاندەر گرێبەسەکەی داناغاز بە جۆرێکە زۆرینەی ئەو غازانەی بەرهەم دەهێنرێت کۆمپانیاکە خۆی دەسەڵاتی بەسەردا هەیە بڕێکی زۆری قازانجەکانی بەرەمهێنانی غاز بۆ کۆمپانیاکە دەبێت و هەرێمی کوردستان تەنها ئەو بەشەی لێ سوودمەند دەبێت کە بەهۆی گرێبەسەکە غاز بە نرخی داشکێنراو دەداتە حکوومەت یەرەم بۆ بەرەمهێنانی کارەبا. بڕیاریشە لە داهاتوو بەشێک لە بەرهەمەکەی بداتە حکوومەتی عێراق.